هەر سەبارەت بە یادی هەفتا حە ساڵی دامەزانی پارتی دیموکراتی کوردستان بێگومان بوونی هەر پارتێک هەر حزبێکی سیاسی پێویستی بە چینێکی گرنگی کۆمەڵگەویش چینی گەنجانن بۆی بزانین پارتی دیموکراتی کوردستان توانیوێتی چی بکات بۆم چینەوە چۆن توانیوێتی جیام بکاتەوە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز نەچیروان حوسێن کەلاری سکرتێرێکی قوتابیانی کوردستانمان کڕۆ بەڕێز نەچیروان بەخێربێن. زۆر سپاس بابە دەرمونتان. دەتوانین بڵین بە هەفتا حەوت ساڵی تەمەنیەوە پارتی دیموکراتی کوردستان پارتێکی گەنجە؟ بێگومان پارتی دیموکراتی کوردستان ئەگەر سەیری هەفتا ساڵی تەمەنی پارتی دیموکراتی کوردستان کەی بە درێژایی مێژوو هەڵبەت قسە لەسەر ڕۆڵ و کاریگەریە قسە لەسەر چەندێتی نییە جگەلەوەی پارتی دیموکراتی کوردستان توانیوەتی بەردەوام لە قیادەکەی خۆیان لە ڕووی چەندێتیەوە ژمارەیەکی زۆر گەنج لە قیادەی خۆیان جێگە بکاتەوە ڕۆڵ و دەرفەتیان بۆ بڕخسێنێ بۆی بتوان ڕۆڵی کاریگەرانە بگێڕن بێگومان وەکو کاریگەریش وەکو نەوعیەت بەڵێ پارتی دیموکراتی کوردستان بڕوایەکی تەواوی بە توانای گەنجان هەیە لەو ڕۆ پارتی دیموکراتی کوردستان ڕێکخراوی تایبەتمەندی هەیە بە کارکردن لەسەر پرسەکانی گەنجان لە بەتواناکردنی گەنجان وەروە ڕێخستن و زمینەسازی بۆ ئەوەی دەرفەت ڕەخساندن بۆیان تاوەکو لە داهاتوودا لە ئەرکی قیادی چ لە ناو حزب چ لە ناو حکوومەت چ لە ناو مؤسسە جیاوازەکانی ئەم وڵاتەدا ڕۆڵی خۆیان بگەڕن بۆیە بێگومان دەتوانین بڵین پارتی ئەو حزبەیە کە بەڕاستی ڕۆڵی گەنج تێدا ڕەنگی داوەتەوە و بڕوا و ئیمانێکی تەواوی بە تاقەی گەنجان هەیە. بەڵێ بۆنی ڕێکخراوی وەکو قوتابیان بۆچی پێویستە هەبێت؟ بەڵێ ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان لە ساڵی 1953 کە دامەزرا وەکو زەرورەتێکی مێژووی بۆ لەبەرەوەی ئەو کات هەست کراوە کە بزاوی ڕزگاری خوازی کوردستان بۆشاییەکی تێدا بۆ تایبەت بەکارکردن لەسەر گەنجان و لەسەر قوتابیان بە تایبەتیتر و بە تەحدیدتر بۆی لەو کات بۆ ئەوەی هەست و هزری نەتەوەی و نیشتیمان پەروەری لەناو گەنجاندا بە زیندوی بهێڵدرێتەوە لەبەرەوەی ئێمە لە قۆناغی شۆڕشدا بوون و لە قۆناغی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستان هێشتا نەگەیشت بوو بەو دەستکەوت و بەشێک لە ئامانجەکانی کە ئێستا بەدی هاتوون بۆی ئەو کات یەکێتی قوتابیانی کوردستان لە شۆڕشدا ڕۆڵێکی کارای گەڕاوە چ بە هاندان و تەشجیعکردنی خەڵک بۆ بەشداریکردن لە شۆڕش چ لە ڕێگەی بڵاوکردنەوەی بەیاننامە و پەیامەکانی شۆڕش لە ناو خەڵک و لەم ڕێگەیەوە توانیوەتی هەستی نەتەوەی و نیشتیمانی لە ناو گەنجانی کوردستان لە ناو قوتابیان بە شێوەیەکی تایبەت بە زیندوی بێڵدرێتەوە دواتریش یەکێتی قوتابیانی کوردستان لە قۆناغی دوای ڕاپەڕین و لە دوای ئەوەی کە خۆشببختانە بەشێک لە بەرهەمی شۆڕشەکانمان چنیەوە یەکێتی قوتابیانی کوردستان وەکو ڕێکخراوێکی پیشەیی داکۆکی کاری قوتابیان بە وارووە بۆتە پردێکی پەیوەندی لە نێوان قوتابی وەکو توێژێکی کاریگەر لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنەکانی تر لە ڕووی کواڵەتی زانستی و پێشکەوتنی زانستەوە یەکێتی قوتابیان و گەنجان توانیوانە چی بکەن؟ بەڵێ بێگومان ئێمە لە دوای ساڵی 1990 و لە دوایەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و دامەزراوە فەرمیەکانی تر لەم وڵاتە دامەزراوە ڕێکخراوە پیشەیەکان لە ناویاندا یەکێتی قوتابیانی کوردستان هەوڵی داوە هەمیشە لە ڕێگەی پێشنیار و لە ڕێگەی پرۆژە و لە ڕێگەی یاداشتەوە ئەو کەم و کوڕیانەی کە هەبووە لە سیستەمی پەروەردە و سیستەمی فێرکردن لە ئاستە زانستیەکان لە ئاستە ئەکادیمیەکان هەوڵی داوە دەستنیشانی بکات و لە ڕێگەی پرۆژەوە ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستانی بکات بۆی بتوانرێ هەمومان پێکەوە ئاستی زانستی و ئاستی پەروەردەی ببینە ئاستێک کە لە ئاستی تمۆحی هەموماندا بێت. ئێستا ئەو بارودۆخی کە ئەگەر باسی بارودۆخی پەروەردەی و زانستی بکەین ڕەنگە بەراورد ئەگەر هەژماری ئەو ساڵانە بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە لە دوای ساڵی 1992 هەتاوەکو ئێستا زۆر گۆڕانکاری نەوعی ڕوویداوە زۆر گۆڕانکاری لە ڕووی ژمارەوە ڕوویداوە زۆر گۆڕانکاری لە ڕووی ژێرخانەوە لە ڕووی توانستی تەنانەت توانستی ئەکادیمی توانستی ئیداری دروستبوونی ڕوئیا ڕوویداوە بەڵام هێشتان لە ئاستی تمۆحی پارتی دیموکراتی کوردستان نیە هێشتان لە ئاستی تمۆحی گەنجانی پارتی لە ئاستی تمۆحی یەکێتی قوتابیان نییە بەڵکو ئێمە پێمان وایە ئەبێ هەموو لایەک هەوڵ بدەین کە ئاستی پەروەردە و ئاستی خوێندن و ئاستی زانستی ببینە ئاستێک وەکو ئەو وڵاتانەی کە بە پشتبەستن بە پەروەردە توانیوانە بارودۆخی ناهەمواری ڕابردوو بەجێبێڵن و بگەنە سەر ڕەوڕەوەی پێشکەوتن و بەرەو پێشچوونی وەکو هەرام ڕۆژ سەرۆکوەزیران باسیکە دەڵێ من گرنگیشی زۆر بە کەرتی پەروەردەدا لە ڕووی پەروەردە کاتێک پێشنیارێک ڕخنەیەک هەر شتێکتان هەبوو بێ بۆ لایەنی پەیوەندیدار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند وەڵام دەربوون بۆتان؟ بەڵێ ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەر دوای ئەوەی کە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان بەرنامەی کابینەکەمان لە سەرزاری جەنابی سەرۆکوەزیرانەوە بیستکە لە پەرلەمانی کوردستان پێشکەشی کرد لە مانگی حوتی 2019 ئێمە بڕیاری ئەوەماندا کە لەگەڵ دەست بەکاربوونی هەردوو وەزارەتی پەیوەندیدار کە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندی باڵایە
پەلە نەکەین لە سەردانیکردنیان نەچین بۆ پیرۆزباییەکی تەقلیدی وەکەوەی کە دەکرێت لە هەندێک مؤسسات بەڵکو وتمان نەخێر ئێمە پێویستە بە پرۆژەوە بڕۆین مادەم ئەم دیدگا ڕوونە هەیە بۆ خزمەتکردنی پەروەردە بۆ خزمەتکردنی زانست پێویستە ئێمەش بە ئەرکی خۆمان وەک چۆن لە ڕابردووە ئەم ڕێکخرا بە ئەرکی خۆی هەستاوە لە حکوومەتە یەک بە دوای یەکەکان لە کابینەکان پێویستە لەم کابینەش ئێمە ڕۆڵی خۆمان بگێڕین بۆیە ئێمە هەر لە دەستپێکی کابینەوە بە پرۆژەیەکەوە چوونە خزمەت حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە لە سەر ئاستی هەردوو وەزارەتی پەروەردە و فێرکردن وەروە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی وەروە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران و نووسینگەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە دڵفراوانی وەروە بە سنگێکی فراوان و پێشوازیان لە ڕایەکانی ئێمەگەر لە بۆچوونەکانی ئێمە کرد ئێمە هەوڵماندا بوو کە ئەو کەم و کوڕی و کەم تەرخەمیانی کە هەیە بەڕاستی دەستنیشانی بکەین وەروە کۆمەڵێک پێشنیار بخەینە بەردەستی حکوومەت کە خۆشبەختانە دواتر بەشێک لەو پێشنیارانە چوونە واری جێبەجێکردن و بەشێکی کە لە ناو کارنامەی حکوومەتە بوو ئێمەش بەشێکی کە پێشنیارەکانی ئێمە بوو لە دواتری ئەوەش لە ماوەی ئەو 4 ساڵەی ڕابردووی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بەردەوام ڕەخنەمانە بۆ ڕەخنەی جدیشمان هەبووە ڕەخنە لە پێناو بنیادنان ڕەخنە لە بێناو بەرەو پێشوون بەڕاشکاوانە ئەتوانم بڵێم زۆر بەدڵێکی فراوانەوە وەربگیراوە چونکە نیەتەکە دڵنیا بوون لەوەی کە نیەتی ئێمە بەرەو پێشبردنە چونکە ئێمە خۆمان بەشێکین لە دروستکردنی ئەو وڵاتە ڕابردووی ڕێکخراوەکەی ئێمە کە بەشێکە لە ڕابردووی پارتی دموکراتی کوردستان و ئەو هەموو سەروەری پارتی دموکراتی کوردستان کە لای پارتی دموکراتی کوردستان حزب ئامانج نییە بەڵکو حزب ئامرازە بۆ خزمەتکردن بۆیە بەم دیدگایەوە ئێمە ڕۆیشتوونەتە پێش و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەم تێگەیشتنەوە لە ئێمە قبوڵ کردو. یەکێتی قوتابیان تا چەند توانیوێتی لە ئاست خواست و ویستی چینی قوتابیان بێت بەڵێ بێگومان توێژی قوتابیان ساڵ بە ساڵ و لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەم و لەگەڵ بەرەو پێشتوونەکانی سەردەم بێگومان داواکاری هەموو چین و توێژەکانی کۆمەلگا زیادە بێ توان بڵێم توێژی قوتابیان لە بەرەوەی توێژێکی خوێندەوار و زۆر هەستیارن داواکاری ئەوان هەر زۆر زیاتر ئەبێ بەراورد بە چین و توێژەکانی کۆمەلگا بۆ ئێمە هەوڵمانداوە لەگەڵ بەرەو پێشتوونەکانی سەردەم هەوڵمانداوە لەگەڵ ئەو توانە و ئیمکانیاتانەی کە لە ڕووی مرۆیی و لە ڕووی ژێرخان و لە ڕووەکانی ترۆ لە بەردەستی یەکێتی قوتابیانی کوردستانە هەوڵماندا بە تەواوەتی بیخینە خزمەت توێژی قوتابیان کە ئەوە ئەرکی ئێمە بەڕاستی ئەوان چەقی گرنگی پێدانی ئێمە بۆ بورەکاتم زۆر کەم ماوەیەک پرسیاری دیکە زۆر جار ئەبینم و ئەبیستم کادرانی پارتیاڵێن پارتی دیموکراتی کوردستان کادر دڵسۆزەکانی خۆی پشتگوێ خات بێگومان ئەمە چینە گەنجەکەن واڵێن تۆش گەنجیت و سکرتێری یەکێتی قوتابیانی کوردستانی ئەم گلێ و گازندانە بۆ هەیە بێگومان هەر مؤسسەیەک هەر دامەزراوەیەک ئیش بکە گلێ و گازەندەش دروستە بێت پارتی دموکراتی کوردستان لە 77 ساڵی تەمەنیدا کاتێک گلەیی دەکرێت ئێمەش گلەیمان هەیە ئەمە سەرنجمانێ بەڵام کاتێک گلەی دەکەیت تۆ ئەبێت دیوە باشەکان ببینی و دیوە نەرێنیەکانیش بینی بێگومان دەبێت پەنجە بخێنە سەر دیوە نەرێنیەکان بەڵام ڕەخنە بگرین بۆ ئەوەی 4 ساڵ خزمەتی حیزبەکەی بکە حەقیشی هەیە گلەی بکە جا با عەرزی جەناب بکەم 77 ساڵ پارتی کە تا ئێستا لە پێشەنگی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستان ماوەتەوە دڵنیا بە ئەگەر پارتی لایەنە باشەکانی و ئەگەر پارتی ڕۆڵپێدانی بە کادرە دڵسۆزەکانی نەبووە هەتاوەکو ئێستا نەدەماوە پارتی دموکراتی کوردستان و بنەما حزبەکانی پارتی کە لە پەیڕە و پرۆگرامی پارتیدا جێگیر کراوە لە فەلسەفەی ڕێبازی بارزانی نەمرەوە سەرچاوی گرتووە ئەوەی کە ئەوە جێبەجێکا و تەرجەمەیەکا بۆ ئەرزی واقع ئەوە سەرکردایەتی و کادرەکانی پارتی دموکراتی کوردستان ئەگەر کادرە دڵسۆزەکان دەوریان پێ نەدرابێ ئەم حزبە هەتاوەکو ئێستا دەشتوانین بڵین بە پێشەنگی نەدەمازی هەبووە بەڵام ڕەنگە دەرفەت بە پێشەنگی نەدەماوە بەڵام لەگەڵ ئەوەشدا پارتی لەبەرەوەی حزبێکی گەورەیە لەبەرەوەی خەڵکی دڵسۆزی کوردستان و خەڵکی نیشتیمان پەروەەر ڕوو لەو حزبە دەکەن خەڵکی پارتی کادری پارتی هەمیشە لە خۆپەروەردەکردن و خۆپێگەیاندایە بۆیە تموحەکان لە ئاستی ڕەنگە لە ئاستی هەموو کادرانی پارتی بە ئێمەشەوە نەبێت ئێمە شاوەڕی دەرفەتی زیاترین ئێمە شاوەڕی تموحی زیاترین بەڵام بە هیچ شێوەیەک بۆمانایە نییە کە خەڵکی دڵسۆز و گەنجان توانای گەنجان پەرایۆز خراپێت بە پێچەوانەوە پارتی بڕوایەکی تەواوی بە توانای گەنجان هەیە بە ئەفکاری گەنج هەیە لە سەرەتاشدا ئاماژەم پێدا جگە لە بابەتی چەندێتی لە ڕووی چۆنێتیشەوە کۆنگرە بەرزترین دەسەڵاتی هەموو حزبێکە بەشێکی زۆری گەنجان بەشدار بوون لە کۆنگرە و ڕەئیان بە هەند وەرگیراوە و گویان لێگیرا و بەشدارێکی کاریگەرانەش بوون لە کۆنگرەکە لە کۆنگرە سەرۆک و جێگرانی سەرۆک و سەرکردایەتی حزب هەڵدەبژێردرێت بەڕێز نێچیروان حوسێن کەلاری سکرتێری یەکێتی قوتابیانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ یۆش سپاس